بەناوی خوای بەخشندە و میهرەبان. ئەگەر لە خەوتدا ترێی ڕەشت بینی یاخود ترێی ڕەشت خوارد بەڵام لە وەرزی ترێدا نەبوو، لە وەرزی هاویندا نەبوو کە ترێ پێدەگا بۆ نمونە لە وەرزی زستاندا بوو، ئەوە پێویست دەکا کە ئەو خەوت بینی لە ژیانتدا وەریای دووشت بیت. یاخود ئەگەر ترێی ڕەش لە دارێ بکەیەوە یاخود ترێی ڕەش ببینی بە شێوازێکی گشتی، ئەوە چەند شتێک هەیە سەبارەت بە لێکدانەوەی ئەو خەوە هەم موژدەیە هەمیش چەند شتێک هەیە دەبێ لە ژیانتدا وەریای بیت. لەو ڤیدیۆیەدا پشتیوان بەخوای گەورە بە دوور درێژی باسی هەموو جۆرەکانی خەوبینین دەکەین بە ترێی ڕەشەوە. بەڵام پێشەوەی کە دەست پێ بکەین، ئەگەر تا ئێستا یوتیوبەکەمانت سەبسکرایب نەکردووە سەبسکرایبی یوتیوبەکەمان بکە بۆ ئەوەی لە بینینی ڤیدیۆکانی دیکەشمان بێبەش نەبێت. ئێمە ڕۆژانە ڤیدیۆی بەسوود بۆ تۆ دەنێرین، سەبسکرایب بیر نەچێ و لایک و کۆمنتیشت بیر نەچێت. ئەگەر کەسێک لە خەویدا ترێی ڕەش بخوات، ئەگەر ترەیەکە جوان و شیرن و بەتام بێ و لە وەرزی هاویندا بێ و ترەیەکی جوان و چاک بێت، ئەو خەوە هێمای دەستکەوتنی ماڵ و سەروەت و سامان و ڕزقێکی باشە لە ژیاندا بۆ تۆ بە ئیزنی خوای پەروەردگار. بەڵام ئەگەر لە غەیری وەرزی ترێدا بوو، بۆ نمونێ لە هاویندا نەبوو، لە زستاندا بوو، هەندێک جار هێمای ناخۆشی و خەم و خەفەتە. بەڵام ئەوەی باشە ئەو ناخۆشی و گرفتە بەپێی لێکدانەوەی خەونەکان زوو تێدەپەڕێ بە ئیزنی خوای گەورە و زۆر ناخایەنێت. بینینی ترێی ڕەش لە خەوێدا بەبێ خواردن واتە تەنها ترێی ڕەش ببینی، ئەو خەوە نیشانەی بوونی ئاوات و هیوایەتێکە کە دەتەوێت پێی بگەیت. جا ئەگەر ترەیەکە لە بەرزاییدا بێ کاتێک کە تۆ دەیبینی زۆر بەرز بێ، ئەوە نیشانەی ئەوەیە گەیشتن بەو ئاوات و هیوایەتی کە تۆ دەتەوێت پێی بگەی ڕەنگە کەمێک کاتی بوێ و تۆزێک دوور بێت. و ئەگەریش ترەیەکە لە نزیکیدا ببینیت گەیشتن بە ئاوات بە ئیزنی خوای گەورە نزیکە. بەڵام بە شێوازێکی گشتی بینینی ترێی ڕەش لە خەودا خراپ نییە و هێمای چاکە و هەروەها هێمای دەستکەوتە. لێکردنەوەی ترێی ڕەش لە دارێ لە خەوێدا ئەگەر کەسێک ببینێت ترێی ڕەش لە دارێ دەکاتەوە، ئەو خەوە هێمای بەدەستهێنانی ماڵ و سەروەت و سامانە و هێمای کۆکردنەوەی بەرهەمی ئەو ماندووبوونەیە کە تۆ لە ژیانتدا هەوڵی بۆ دەدەیت. واتە ئەگەر ببینی ترێ لێ دەکەیەوە لە خەوێدا، خەوێکی زۆر باشە و بە ئیزنی خوای گەورە هێمە هێمای دەستکەوتنی ماڵ و سامان و هێمای خێر و چاکەیە. هەڵبەت بۆ کوڕ و کچی گەنج بینین و خواردنی ترێی ڕەش زۆر باشە و هێمای دەستپێکی ژیانێکی نوێ و هەروەها هێمای نزیک بوونەوەی زەواجە بە ئیزنی خوای گەورە. و بۆ ژن و پیاوی هاوسەردار ئەگەر لە خەویاندا ترێی ڕەش ببینن یاخۆ ترێی ڕەش بخۆن، هێمای ماڵ و سەروەت و سامانە و هێمای ژیانێکی خۆشی هاوسەرداری و ئاسوودەی و بەختەوەریە لە ژیاندا بە ئیزنی خوای پەروەردگار. ئەگەر کەسێک ترێی ڕەش ببینێت یاخۆ ترێی ڕەش بخوات بەڵام لە غەیری وەرزی ترێدا بێت، واتە لە کاتی پێگەیشتنی وەرزی ترێدا نەبێ، بۆ نمونە لە هاویندا نەبێ، لە زستاندا ترێ ببینێ یاخۆ ترێ بخوات ترێی ڕەش، ئەو ئەگەر ئەو خەوت بینی پێویست دەکات لە ژیانتدا وەریای دووشت بیت. یەکەمیان وەریای تەندروستیت بیت و هەروەها دووەمیشیان لە کێشە و گرفت خۆت بە دوور بگرە و وەریای کێشە و گرفت و مەشاکلی ژیان بە خۆی گەورە بە لوتف و کەڕەمی خۆی هەموو لایەک پارێزراوکە لە هەر خراپەیەک و لە هەر کێشە و گرفت و ناخۆشی و ناڕەحەتیەک. هەر کاتێک خەوێکی خۆشت بینی حەمد و سەنای خوای پەروەردگاری لەسەر بکە و پێی دڵخۆش بە و بۆ کەسێکی باس بکە کەسی قەوم متمانەت پێی هەبێت و هەروەها لە خەو بزانێت و کەسێکی حەسوود نەبێت. و ئەگەر خەوێکی ناخۆشیشت بینی پەنا بەخوای پەروەردگار بگرە و هیچ مەترسە و قەلەق مەبە. خەوی ناخۆش لە شێتانەوەیە، بەڵام ئەوەی گرینگە ئەوەیە کە پێش خەوتن زیکرەکانی پێش خەوتن هەرگیز لەبیر مەکە. کاتێک کە چوویە سەر جێگای خەوتن جوان زیکرەکان بخوێنە، ئەوەی کە هەیە و ئەوەی کە لە سونەتدا هاتووە هەموو ئەو زیکر و ویردانە ئەو قورئانە بخوێنە کە پێش خەوتن پێویستە بیان خوێنی. بە ئیزنی خوای گەورە لە خەوی ناخۆش و لە هەرگیر و گرفتێک بە دوور دەبیت. ئەگەر ڤیدیۆکەت بەدڵ بوو بینێرە بۆ هاوڕێکانت و لایک و کۆمنتت بیر نەچێ و هەروەها سەبسکرایبی یوتیوبەکەشمان بکە. ئێمە ڕۆژانە بە ئیزنی خوای گەورە ڤیدیۆی بەسوود بە تۆ دەنێرین. هەر پێشنیارێکیشت هەبوو بۆم لە کۆمنت بنووسە، لێکدانەوەی هەر خەوێکیشت هەبوو هەر لە کۆمنت بنووسە، پێت باش بوو لە داهاتوش باسی هەر شتێک بکەین و هەر خەوێک لێ دەینەوە، هەر خەوێک لێک بدەینەوە بۆم لە کۆمنت بنووسە. بە ئیزنی خوای گەورە لەبەر چاوی دەگرین و کاری لەسەر دەکەین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.